ئەو کاتتان باش بەڕێزە دەمێکە لایڤمان نەکردیە و لایڤ بەرەو کۆتایی دەڕوات لەبەر ئەوەی ئێستاوە دەبێت پارچە پارچە بکرێ لەبەر ئەوەی فەیسبوک یاسایەکی نوێی دەرکردیە کە لایڤ هەر مانگێک دەبینێت دوای ئەوە خەزم ناکرێت. خێربێن وەرن بەو ڕۆژی یەکەم ڕۆژی ڕەمەزانە هەواڵی دڵخۆشکەرم پێ بۆتان هەواڵی دڵخۆشکەرم پێ بۆتان. خێربێن بەخێربێن لێ هاوڕێیان ئەوە یەکەم ڕۆژی ڕەمەزانە بە هیوایان ڕۆژێکی خۆش مانگەکی دوور لە کێشاوە یعنی کاتەکی باش ببەنە سەرەوە باوەڕەکانی لەسەر ڕەمەزان ئەو مانگا کە مانگەکە یعنی خەڵکی کوردستان کۆمەلگای ئیسلام یعنی ماندی دەبی بەڵام چێژش دەگری دوای ئەوە جەشن دێ لە دوای ئەو ناخۆشی و برسی بوونە جەژن دێ بەڵام بە هیوای یعنی ئەو پەیامە ڕەمەزانەکە یعنی هەست بە فەقیر بکرێ لە تەک ئەوە ویژدان بجوڵێ ویژدان ئەو هەموو سەگ و پشیلە و ئەوەیە براڕۆ چیان لێ دەکەن ئینسان پڕ دەداتە سەگ ڕۆژ نییە ڤیددیۆیەکی ماڵوێران کاکە تو بە ڕۆژی دەبیاتە دەبیشتەکی جوان فرێدێ ناو کۆمەلگای هاوار ئەوڕۆ دوو گزیرە لاقیان شکاندیە بە سیارێ بەسەری کەتون هاواریان لە خوددا دەکرد ئەو گزیرانایە یەک بە خۆیان هاواریان کاکەم سایق ڕۆیە باشە تو بە ڕۆژی دەبی بە ڕۆژی نابی تستامی هەیە چ بە شەرێکی باوگنی یعنی عەلەقەن یان سەبر بگەن یان ئەوەتە کە لێتاندا بیان بنەکەن بەیتەرێکی دوێ. بەهەرحاڵ ئاوڕێیان دەینە سەر ئەوە ترامپە شێتیش کە دنیای وێران کردێن بانی زۆرم قسە کرد بەس خۆشبەختانە ئێستا هەموو یەکێتی ئەوروپا پشتگیری زلینسکی دەکاتن و بە گەرمی و زلینسکی تحەدای ترامپی کرد و ترامپ گۆشە گیر دەبی بڕوا بکەن ئەو ئەمریکایە وا بچووک دەکاتەوە لەبەر ئەوی لەگە ئەوروپای بەشەردێ لە ناوە خۆی لەگە شەعبی ئەمریکی لەگە دیموکراسیەت لەگە دەستور کاکە لەو ڕۆژانە نووسی بووی بۆکو پادشا لەسەروی هەموو یاسایەکە ڕێک وەکو هیتلەر و ئەوانە کابرایەکی زۆر خەتەرە لەسەر بەشەریەت بەجددیمە. بەخێر بێن هاوڕێیانی ئێمە بەخێر بێن چاوی ئێمە ئێستا دەست پێ دەکەین بەو مانجی ڕەمەزانە هەوڵ دەدەین جارجار بینەوە لاتانیان ڤیددیۆ شتمان ئەو ماوەی زۆر بە پێی ڕووداو بە پێی ڕووداوەکان قسە شتی زۆر لەسەر بکەین ئێستا دێین باز دەکەین کێشە بە کێشە. بەخێر بێن هاوڕێیان بۆیش کردمانە سەعاتدا لەبەر ئەوەی ئەزانم زۆر بەتان دادەنیشن بە ڕۆژوو دەبن تا شەو ئیتر ئەو مانگە چێژی کۆمەلگای ئیسلامی بەڕاستی چێژ لێ وەردەگریتن بە هیواشین هەروە دڵتان خۆش بیت هەروە دڵتان خۆش بی و لە خۆشیدا دەبن. هاوڕیان یەکەم کەیس بەسەریعی بڵێم 300 ئاسایشی پارتی 300 ئاسایشی پارتی لەو یەک دوو مانگەی تەقاعود کران خانە نشین کران. تەسەوڕەکە ئیسمەت ئەرگوشی داوای کردبوو گوتبی وەیسی بارزانی کە ڕاوێژکارەکە کەس نازانێت کێ داینایە ئەو بۆ 5-6 ساڵ وەرە وتارەکیان وەبدە بە بۆنەی ماڵ ئاواییان ئەو هەموو خزمەتەی کرد گوتبی نایم زۆر بەتان کەتنتان کردیە و کۆمەڵێکتان دزیتان کردیە و زۆر لێتان پەستم و سی خوڕتان هەیە و بەهەرحاڵ گوتبی داوایە لێ مەسرور کرد و مەسرۆژ گوتبی ئەمنیش ناچم بڕوا بکە یەک کەس دوای ئەو هەموو زەبر و زەنگ و حتا بەشێکی خزمەتە خۆ هەموو ئاسایشەکان هەموو ئیشێکی خراپیش ناکەن ئینسان بە ویژدان بڵێ یعنی بەڵام ئیتر کۆیلەی پارتی بەس ئیشی باشیشێ مەسەڵەن هەندێک جار خەڵک دەگیرێ و مخادەرات و ئیلە ئاخیری بەڵام ئەو هەموو خزمەتەی پارتیان کرد یەک کەس نەچوو دەستخۆشی حەفلەتیان لەبۆ بکەن زۆر بە دڕشکاوی ڕۆیشتینە. تەنانەت دۆوەی سێ گوتبی هەندێکتان دزی کردی وەکو لیوا دڵشاد حەسەن نەجار لیوا دڵشاد یوسف لیوا شۆڕش هەندێکتان خەدمایل بوونە
وەکو ماهر سعید کریکی گوتبی تووڕە ببوو وەیسی گوت بێگە وابیت ئەمن ئاسایشی هەولێر تێکەڵ دەگەم لەگەر ئاسایشی گشتی بەرهەم زۆر بەدڵی ئەوە بوون و بۆ زانیاریشتان هاوڕێیان ها بۆ زانیاریتان بەشێکی گرنگ لە ئاسایشەکان دەنجیان نەدا بۆ پارتی هەر شێت بوو لە ناو ئاسایش هاوڕێیان دوو بینە سەر پشتیوان سادق بە پەلا هەندێک ئەوە بڵێن پشتیوان سادق لە هەولێر فەشەلی نایتەوە وەزعی زۆر خراپە مڕ و مۆچە پشتیوان دەن زۆر ئێدزی زۆر ئێدزی برا ڕۆ ئەو کابرایە دەردی دایتە هەولێریەکان هەولێریشە دەردی دای هەولێریەکان لە 23 مانگ ئەمینە زکری دیژنەیە بە بڕیاری مەسعود بارزانی تحقیقی لەگەری دەست پێ کردیە لە 23 مانگ 20 ڕۆژ دەبات لەگەر هەموو ناوچە و لقەکان دیدار دەکەن تەقیم دەکەن لە تەقیمەکەی بڕیار دەدرێتن پشتیوان بەرەو چێ بەس هەموو ئەگەرەکان ئەوەیە لە پشتیوان زۆر ناقایلن دۆڕایە لە هەولێری وەزعی زۆر خراپ کردیە یعنی سەرکەوتو نەبووە لەو هەڵبژاردنەی کادیری خۆی لێ بۆیە دەگۆڕدرێ ئەوە گفتوگۆ هەر ناگیرێ گفتوگۆ هەڵ ناگیرێ پشتیوان دەگۆڕدرێ و لە 20 مانگ و دیداریان لەگە زۆربەی لق و ناوچەکان بە تایبەتی ئەوانەی کە دژی نوش ئەوەنا لە ماوەی ئەو 20 ڕۆژەدا دەکەنە راپۆرت دەدەنە مەسعود بارزانی هاوڕێیان 18 مانگ مەسرور بارزانی چتە ناو قوتابیان و لاوانیان بە تەمان ئازامیەک بگرن لە هۆڵی سعد ئیتر بزانە هۆڵی مامۆستا سعد ئەو هۆڵە گەورە یەک سعات قسەی کردیە کە تەواو بە گوتی چستان هەیە تەسەوڕکە کادیرانی ڕێبازی بارزانی و قوتابیان و لاوان هەموو گوتیان سەرۆک دەمانێت ڕسمن لەگە بگرین ئێش گوتی کاکە ئەو هەموو کو دەکرێ ئەمە ڕسم بگرم بە گروپ وە بنێ وەڵا هجوم کرایە کاکە بە گروپ ڕۆیشتنە وەڵا بە پەلە پەل مەسعود بارزانی قوتار کرا لە بندەستیان تو تەسەوڕکە یعنی بە جددیمەوە چه ئاستەکە من تێناگەم یعنی بە جددی چه ئاستەکە وەرە سەرۆک وەزیرانە دەکەویتە بەردەستی ئەو توێژە گەنج و گەنجەی پارتی پێیان دەڵێ ئومیەتان چییە چه پرسیارتان هەیە دەڵێن دەمانێت ڕسمت لەگە بگرین تەمان لە سلێمانی شویان لە نێچیری کردبوو کورە برا ڕۆقسەک عەقڵتان هەبی کادیرانی پارتی یعنی ڕسم گرتن چییە تۆ بە شەری گەنجی لە جیاتیبەی کۆمەڵک ڕەخنەی بگری سەرنج بدەی پێشنیازی خەڵک ئەی برا ڕۆ کەوتبیان ڕسم بگرین کە ڕسمیش گرتبوو هجوم کرابوو ڕاست هەرات بوو بڕوان بکە پاسەوانەکانی بە پەلەپەل مەسروریان بردبوو ئەو هەموو لێ خردنەوە کاک ئەو حاڵەتەش دروست ببوو هاوڕێیان ئەو خەبەرەی ئەمریکیەکان گروپەکی پارتی لە ئاسایشیان پاراستنە من نازانم بە سەروی مانگە چش دەبی لە 12 ڕۆژە بە من گوترا زوکتیان سەبر بگرە جیراینا بە فشاری ئەمریکیەکان لەبەر ئەوەی لە ناو مەتاڕی و تەجەسوسیان لەسەر ئەمریکیەکان کردیە لە بۆ دەستگای هەواڵگری تورک ئەو چەکانەی لە مەتار و لە هەموو شوێنەکان کە ئاودی و کرا لە بۆ ڕۆژئاوا ئەوانە تەجەسوسیان بەسەر کردیە ئەمریکایەکان گرتیتیان تەسلیمی پارتیان کردینە تیان ئەوانەتان ئیتر پارتی و ئاگامان لێ نییە نازانین ئەوە بی یعنی مرکزی ئەوە هەموو لە ژنەی پاراستن و لە ژنەی میتە پێکەوە ئیشانە دەکەن گرنگ لە ترسی ئەمریکیەکان مەجموعەیەکیان گرتیە گومان دەکرێت ئەو ماهر سەعید کریتیە کە دەڵێن ئایدیطلاعات بووە یان حەشد بووە گومان لەو یەک لەوانەیە دەکرێت گرنگ پۆلێک لە بەرپرسی پاراستنە ئاسایشە دەستگیر کرانە بە ئەم لەبەر ئەوەی ئەمریکیەکان ئەوەیان کردی و ئەمریکیەکان لە دڵیان دەرناچێنی زۆریان پێ ناخۆشە تەجەسوسیان لەسەرکرایە بۆ زانیاریتان هاوڕێیان بینە سەر دەزانم هەستان لەو ئەمر قەبزیەیە بە شەرەف هەمووتان هەستان لێ بە هەر نەوە عەجیبی بینە سەر باکوور دادەینە ئەوی ئەخیری لە هەمووان خۆشترە هاوڕێیان ئەو ڕێکەوتن ناها ئەو پەیامەی ئەو جەران بانگەوازەکە وەکو کلیلەک دەرگایەک بکاتەوە بانگەوازەکە کرایە ئاو بێنە و دەست بشو ئەوەی ئەمن بە دواتچوونم کردیە بەداخەوە من بە ڕاشکایی بڵێم ئەوە ماوەیەکە ینی لەسەر دۆسیە ڕۆژ ئاوا لەسەر ئەو دۆسیەش دیتم برارڕۆ ئەو خەڵکە تەقیمات سەقەت دەکە پەلە دەکە ڕوون ینی تەحلیلی زۆر دەکە
بەبێ ئەوەی هیچ زانیارێکی هەبیتن زۆر سادەیە ئەو میلەتە زۆر سادە زە لە تەکەوە دژەکانی کورد مەسەڵەن ئەو خەتی ئاپۆچیە لە بواری ڕاگەاندن یەکجار لاوازن 50 تەلەڤیزیۆنیان هەیە یەکەم کەسن کە تەلەڤیزیۆنیاندانە لە نۆهەتەکان کە تا ئێستا لەو ناوەندا ڕوپیانە پەیامێرشیانی ئەنی بەڕاستی ئەیبێشی زۆر گەورەیە لەو ئەمریکایە ڕووداوهەیەی کورا ئەو کوردستان تێڤێتی خەتی ئاپۆچی یەک پەیامنێریان لەو ناوەندە گرنگە ئەمریکیێنیە بچی پرسیارێک بکە کە مەجال هەیە ها یعنی هەموو کەس کوردستان تێڤێ بگاتێ ئەوان ناگەنێ یان ئەوە تا لە بواری ڕاگەاندن زۆر سارد و سڕن یعنی بەجددی نازان دیفاع لە خۆیان بکەن لاشان گرنگ نییە یعنی کۆمەڵێک تەلەڤیزیۆنیان هەیە پێیان ناخۆش نەبی عینەن دەرەی فترێ هەفتاهەشتاکانە سارد و سڕ قەت ناتوان حەدەسێک بجوڵێنن زۆر لینیانی یعنی مارکسی لینیانی قەدیمەکان یەک جۆرە گوتارە زۆر خراپە ناتوان هیچ تەسیریان نەبی کورە خەبەر لەسەر ڕۆژئاوای بوو دوور پەیس نەبوو پیاو بچ تەمەشا بکە بە سۆرانی دوو شتیان نەبوو لەو هەموو ڕووداوە ئێستاش وەرە لەسەر ئەوانە کۆمەڵێک تەلەڤیزیۆنیان هەیە بەس ناتوانن پەیامەکانی خۆیان دیفاع لە خۆیان کە لە علم کاکە بە سەدان هەزار ئەندام کادیر و هەواداریان هەیە ئەوانە بەس گوتارداریان بڕوا بکە زۆر لاوازە دەبی ڕەخنان لە خۆیان بگرن بەرحاڵ بە ئەو وەزعەت ئەوە بی ڕەخنە لە زۆر بواری کەشانێ دەگرین گرنگ کرا دژەکانیان بە تایبەتی باڵە ئیسلامیەکان برا ڕۆتیان پێکرد ئاش بەتاڵیان کرد لەولا پارتیەکان لەولا ئیسلامیەکان لەولا کۆمەڵێک موسەقەفی فشەکەری کورد کە ئەوانە نیە دیشیان نیە لە ژیانیان هەندێکیان ها بڕوا بکە ڕۆژێک لە ڕۆژان لەو سلێمانیە یان لەو کەولێرە لەو 34 ساڵی یەک دەقە نەچینە خۆپیشاندان لە بۆ مافی خۆی دێتن لە ئەلف ئیتر فرسەتە دێ قسە دەکا ڕەخنە دەگرێت سەرنجدا یەکلاشی کردەوە ها یەکلا ڕەهاشی کردەوە برا ڕۆت تەقیماتە کرا ئەو هەموو خەڵکە بە مەبدەئم سەتان و هەتی ئەو تەقیماتانە من تحەدا دەکەم ئەگەر غەڵەت نەبی و ڕۆژ بە ڕۆژش دەبین ئێستاش بۆتان باز دەکەم یەکەم ئۆجەلان بانگەوازە چی کردی ئەوەی ئەمن بە دوواچوونم کردیم بۆ خۆم بەڕاستی بە دوواچوون لە ئوشتان دەکەم بەر لەوەی هەق ئەوەی بکەم ئەو بانگەوازەی کردیە ڕێککەوتنەکیان هەیە لە پای ئەوە یارەوە دەمەکە کرا من باسم کردیانی نزیک ساڵێک و 12 مانگە لە گژن ئەوەی بڕۆن لێ گرتو بڵێن حتا بە پارتی بڵێن بە نێچیر بڵێن هەموو دەزان ساڵێک ئۆندێگا وەفد و وەفدکاری هەتا گەیشتن ئەوەش کرایە ئیجباریە ها بەشەکە لەو نەخشە گۆڕانکاریی لە جیهان ڕوودەدا ناچاریە هەم کورد کە خەتی ئاپۆچیە هەم تورکیە هیچ بە ڕەزامەندی ئەوە نییە گەیشتنە قەنەعەت دەگۆڕن نا هاوچەژەی سیاسی بۆیە دەوڵەت باخچەری بەخۆی دێ سەرپەرشتیەکە کە نازانم مایەیان مردی ڕاستی گومان هەیە لە ناویان بردوی ها سەکتەی قەلبی کردی بەهەرحاڵ ئیجباریە لەگەر گۆڕانکاری ئەوە ئۆجەلان دێرە چی باس کردیە چەک دابێن بەس کاکە ئەو چەکدانانە ڕەنگی 1 ساڵ لە بۆ 2 ساڵ بخایانی بۆ زانیاریتان یعنی قبولکردنی ئەو چەکدانینە ئەو مؤتەمەری دێ ئەو مؤتەمەرە کاکە ئۆجەلان وتیان بەخۆی مؤسسە وایە نا ئەدەبی بەخۆی بەشدار بێ کو هەڵدەوەشێتەوە بەبێ ئەوی سەرۆک لەوێ بیتن 30 هەزار کادیریان لە ژۆرەیە ئەدەبی ئەوانە بەربدرێ سەی دەکەن بزانن وەزعەکە تورکیا چەند دەستە پێش تورکیا چەند لەویان دێتە پێش ئێتخۆوە نییە ئەو زەلان داوای کردیە بەبێ قەید و شەرت ئلغا بکەنەوە ئەو دێرەی تێدا نییە ئەویش دەڵێ بە پێی ڕێکارە یاساییەکان یعنی کۆدی ئۆجەلان ئەوان دەزانن یەکتر دەخینەوە کە چ دەنووسیتن دوای ئەو بەخۆی بڕوان پێ بکەن ئۆزەلان بەخۆی جوابی ناردێ پێشووتر وتی مەرزنی هەرچێ من گوتم بەجێم بکەن ها من ئەوت نهێنیە باسەکەم یعنی لە ناو میدیا نییە ئەوە دەقیقم نەی ئەمن لە بندەستیانم دوو کاکە کابرایەکە 6 ساڵە لە ژوورێکی چارگۆشەیە یعنی بەجددی ئەم لەو ئەوروپایان پێم ناکرێت بە کەیف خۆم سەفەر بکەم بە قورئان جاری وایە حاڵەتی نەفسیمان تێکرد یعنی العلم بە کەیف خۆم دەگەڕێم دەسوڕێم لەو ستۆکۆڵمەی سیارەم هەیە ینی لە هیچم نەقز نییە برێم ئەوە بی
حاڵەتی نەفسی تۆ کە خەڵک نەبینی زۆر ناخۆشە. یعنی من کاک پۆلای زیندانە بە و لە ژیاننامەی خۆی باسەکە هەیە لە ژووری ئێدام بووم 3 مانگان نازەم ئێدام بوو چێندەرە ئەڵێ کەسم نەدەدی خەنی بووم ئەوە ئەنکەبوتێک دروست بوو دروست بوو دەرە سبەی ناڕستم گۆرانیم بۆ دەگۆت شعرم بۆ دەگۆت دەم دەگەی یعنی زۆر ناخۆشە ئەتوو بەشەر وەکو حەیوان نییە بتوانی بە تاقتە نێبژی کائینەکە دەوی لەگەیت کەوکە بارحاڵ بۆیە ئەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش کۆدەکانی هیچ خاڵی تەسلیم بوونی تێدا نییە وەک ئەوەی هەموو دژە ئاپۆچەکان کە من لێرە وەکو ئەمانەتێک باز دەکەم بڕوا بکە ئەم بزانم تەسلیم دەبن و من ئەوانە 34 ساڵە دەناسم بە ڕاشکایی برم نوتیەکەوە دۆستایەتیم هەبوو بەس بڕوا بکەن لەگەڵ یانیم بەڵام حرەکەیەکن مادام دژی تورکیان و قوربانی دەرن ئێمە حریکاری دەکەین لە ڕووی مەعنەویەوە ئەوە زۆر بە ڕاشکایی بەڵام لەگەڵ یان نین چ دەڵێن چێ دەڵێ ئەوە زەو خۆتی خەتەکن دژی ئەو تورکیا داژیکەرەی لە دیاتی هەمومان شەڕ دەکەن ئەو شوێنەی پێویستیان پێبی دیفاعی مەعنەویان لێ دەکەین نەخۆ پیشاندانەکان بەشدار بووینە بە ئاشکرا لەو شوێنەش ڕخنەی پێویستی ڕخنیان لێ دەگرین بەرحاڵ بێمەوە سەر ئەو خاڵە گرنگەی هاوڕێیان ئەوە بانگە یەکەم ڕێککەوتنی 100% ئەوەیە ئەو خطابە ئۆزەلان دەدا دەبواە بە ڤیددیۆبی پاشەکشە کرا من نازام ئەو لە چیە بەڕاستی دەبواە بە ڤیددیۆ بۆ ڕێککەوتن وا بووە پاشەکشە کرا لەوەی بالمقابل دوای ئەو گوتارەی ئۆزەلان و ئەو ڕۆ بە منیان گوت سرەیە ئۆندەر کە جێگری سەرۆک پەرلەمانە لێدوانیدایە نازام لە میدیای تورکیە دیارەدایتی وتی دەبی لە ماوەی 1 هەفتەدا ئۆزەلان ئازاد بکری ئازادکردنەکەش وەکوم زار گوتم ئەوە نییە بچی لە ماڵێکدا بنیش برم بێتەوە دیار بە کرو بە کەیف خۆیان بێتەوە قەندیلی ینی کۆمەڵێک لەژێر چاودێریدا دەبی لە خانێکی گەورەدا دەبێت سەرپەرشتی ئاشتی دەکات سەرپەرشتی ئاشتی دەکات هەفتەیەکە مۆڵەتەکە بەڵام وتیان ئەو پەڕی بگاتە 2 هەفتە جێبەجێ نەکرێ هەمووش پرۆسەکان تێکەچ هەموو پرۆسەکان تێکەچ یعنی ئەوە خاڵەشی زۆر گرنگە خەڵک زۆر دەری ئاش بەتاڵ یەکەم خطوە چکۆ ئەوان دەڵێن ئەمە تەجربەی 2014مان هەیە لەگە تورکیا نیازی ئەوەش ئەو کاتی ژۆزەلان داوای چەکدانانی کرد چەکیشیان دانەنا بۆ شەڕیش لەبەرەوەی تورکیا نیەتی خراپ بوو بەڕێزان تورکیا نیازی خراپ بوو و زۆر بە خراپی وتیان ئەزمونمان نەبوو گورزی زۆر گەورەیان پێکرد دەیانیان لێ شەید کرایانی تەسفیەکردنیان بوو ئێستاش ئەوە شەڕە ئەوە شەڕە ئەڵێن یەک ئەوەی ئەم بەدوات سونم کردیە کە بەرادەرێک بەڕاستی بە تەما بوو بێ قسە بکە بەس گوتی پێم ناکرێ بڕوان پێ بکرد ینی لە کۆبوونەوە دانا حەزم دەکرد لە زاری خۆیان بە ئەوەتە بی مجرد گوتی ئەو ڕێککەوتنە پلەیەکە کرایە کە ئەو پەیامە دەدرێ بالمقابل ئازاد دەکرێ دوای ئەوە ڕێکاری یاسای بەس نیەتەکە هەیە هەردوو لە گوایە لۆ ئاشتی و ئیجباریشە لەسەرەوە لەسەریان جێبەجێ کرایە ئیتر کە جێبەجێ کە ئەو خطواتانە بندرێ خطوە بە خطوێ ئەگەر ئەوزەلان ئازاد نەکرێ هەموو شتەکان ڕادەوەستی ئەگەر ئازاد کرا ئیتر ئەوزە ئیشی دەم پارتی و پەرلەمانتار و ئەوانە دەکەونە بواری یاسایی حقوقی بەس دیارە لە خەتە گشتەکەی ئۆزەلان نەدەوڵەتە نەحکومی نە فدرالیە نە ئەوەیە نە حتا خۆسەرەی دیموکراتی ئەوەی تهدید کردیە ڕاستە ئەوەی تهدید کردیە بەڵام هیچ تهدید نەکردیە و یەک خاڵی کەس بڵێم دوێنە سڵعەدین بەهادرین ژۆکو بەداخەوە نازام یعنی بەو تەمەنەوە لۆ خۆیان توژەکەن وەکو ئەردۆغان دەڵێ دەبی هەسەدا دەست بشێشت بابەت و سەری سیری قونچی پیازی دەبێ گوتەبێژی ئەوە وتیان ئەوەی ئەم پرسیم وتیان بە هیچ شێوێک جگە لە پەکەکە جگە لە پەکە ڕەتی بە هیچ بە شەشکە نییە پژاکە پێدەیە قەسەدەیە مەسەلەن تەفگەری ئازادیە هیچ ڕەبتی بەو ئیتفاقیەوە نییە ئەوان ئیتفاقیان لەسەر تورکیا کردی و خاڵەکی زۆر گرنگە کە ئێستا ئەردۆغان خۆی فش دەکاتەوە هاوڕیان هەندێک شت ئەوە ئەردۆغانیش لە فشە و لۆ ڕکلامی هەڵبژاردنە و وەزایدن ئەردۆغان متەڕەددە زۆر متەڕەددە لە ئەساسیش دەوڵەت باخسەری لە پشت بووە بەهەرحاڵ بێم فعلەن پەکەن ناوی خۆیان دەگۆڕن ئەگەر ئەوە بی بەس ئەوە بە ساڵێک لەوە 2 ساڵ دەخایانی هاوڕێیان ساڵێک لۆ 2 ساڵ دەخانی لە ماوەی ئەو 1-2 ساڵش سەیری تورکیا دەکەن چەندێتە پێش ئەوان دەڵێن ئەوەی ئەمە زانیتم پرسیتم ئەڵێن فعلەن خۆمان دەگۆڕین
مۆدیلمان بەسەر چوە فعلەنیش وایە یعنی مۆدیلیان بەسەر چوە بەس چ دەگەن خۆ یعنی چ دەکرێتن خۆ وەختی خۆشی ناوی خۆیان گۆڕی لە پەکە کردیانە کاداک بچ بوو شتەچی وا بوو دەسە ناو کەچەکە هەیە کە بەرەیەکی گەورەیە ئەو حیزبە یعنی وەکو تەنزیم هەڵ ناوەشێتەوە ناوەکەی ڕێخستنەکەی میتۆدی ئیشکردنی دەگۆڕیتن لە خەباتی چەکداری واز لێدەنین دەست بە خەباتی سیاسی مەدەنی دەکات ئەوش زۆر واردە بەڵام کاچ خۆم ئەو دژمنانەی وان کە بەشی زۆریان دژە کوردن بە ڕاشکاوی بڵێم دژە کوردن واوێنیان دەکرد ئاش بە تاڵبی وەزانی ئەوەی مەلا مستەفایەنی ئەو تەقیمە من بەرپرسم لەو نوقتەیە من بەرپرسم کادیریان نیم هیچ بەس دەزانم ئیتفاقەکە و ئەوانە ئەو کەسانە نین وا خۆیان زەلیل بکەن وەکو پارتی وێچێتی یعنی تەجروبەی پێشووتریان هەیە و بەردەوام لە دەرگای ئاشتیاندایە کاکە منە نوتسێەوە لە تا نزیک ئاگادار بووین نوتسێ ئەو دەمی زۆر جیا بوو جەلال تاڵەبانی و کەمال بورقایی ئەوانە بوون چەندین جاریت کەش هەوڵیاندایە ئەو جارە زەختەکی زۆر دەولی هەیە لەسەر هەردوو لایەن نەخشە ڕێگاکە ئێستا من یەک دوو خاڵی زۆر گرنگتان پێ دەڵێم لەو خاڵەدا کە ئەوەی ئەمن بەدواتچوونم کردیە لەگەر کەسانێک کە ئاگاداری وەزعەکەن تا حەدەک خاڵێککە هاوڕێیان بۆ مەسن ئەوانە دەڵێن ئەمە یەک لە خاڵە هەرە جەوهەریەکانمان حتا غەرب و ئیسرائیل و ئەوانەش لە پشتن ئەو ئەوکەن هەدیتیشتان هەموو میدیای دنیا باسی کرد هەموو تەلەڤیزیۆنەکان هەموو دەوڵەتەکان UN بەریتانیا ئەمریکا نازانم یەکەم جارە لەسەر ئۆزەلانی قسەی پۆزەتیڤ کرد لە ژیانی ئەو هەموو دەوڵەتەی لە 50 ساڵی ڕابردوو یەکەم جارە بە پۆزەتیڤ و بە گرنگیش ئەوە دەلالەت چ پیشاندا دەوڵەتە هەرە زلهێزەکان کاریگەرەکان ئەمریکا و ئەوروپایە هەموو لە پشت ئەو قەزیەنە و دەوڵەتی شاراوەشە شاراوە هاوڕیان ئێمە ئێستا لێرە من بۆ خۆم ساڵێک زیاتر ئەس پێ دەکەم یعنی دەوڵەتی قوڵ لەناو هەموو وڵاتەکان هەیە لەناو هەموو وڵاتەکان ئەوان لە هەواڵگریەکان بەشەکردنەوەوانە لە پشت ئەوەن دەیانەوێت ئەو کێشەیە چارەسەر بێ یەکێک لەوانە وەکو گوتم گۆڕینی دیزاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕین بۆیەش هەموو میدیای ئەوڕۆپی هەم تحلیلیان کرد کردیانە مانشێتی خەبەری یەکەم بە گرنگیەوە پێ ئەگەنا هێمالیان دەکرد کورە برا ڕۆ کورد ئەنفاڵی چیمیا باران کرد چیمیا باران کە حاڵەتێکی وایە هەر ناکرد بۆ خەبەر ناکرد بۆ خەبەر لە چەند ئەوەیەکی بچوو ئێستا ئەو لێ دوانەی ئۆزەلانی هەمومان لە ئەوروپان بووە چ ئەوەیەک بۆیە ئەوە خاڵی جەوهەری وتیان ئەو بەشێکی حتا لە بەرنامەی ئەمریکا و ئیسرائیلە بۆی پەکە ناوی لە تیرۆر دەربێ یعنی ئەمریکا و ئەوروپا و ئەوانە کووت مامەڵە لەگە پەکەکە بکەن ئەگەر هێشتا ناوی لە قائیمەی تیرۆر بێ دەبێ ناوی خۆی بگۆڕێ دەبێ میتۆدی ینی بتوانن قانونێک بدۆزنەوە وەکو منەظەمەی تەحریری فەڵەستین کە پێ بڵێن بابە ئەمە لەسەر هەندێک تیرۆر لادنی خۆ منەظەمەی تەحریری فەڵەستینی ژوا بووە تا لەگە ئیسرائیل اتفاقی نەکرد مۆرەکەی لەسەر لا نەکات ئەوە خاڵی جەوهەریەکە کە لە بۆ کورد گەلە گرنگە هاوڕێیان ئەمە لێرەینە بڕوا بکات تا ئێستاش گەن خەڵک هەیە چەند ساڵە لە وڵاتەیە لە کوشتنی ئۆلف پالمەوە جنسی لێوەرگیرایەتەوە یان مشکلیان و دروستکردیان لێرە کە ئەو مۆریان لێدا زۆر مشکلیە هاوڕێیان یعنی وەتێمەگەن جم و جۆڵیان سەرکردە حزبیەکان لە بۆیان نەبوو ینی پارتی چەپوانە داهاتنە ژینگەکان داهاتنە ناو مؤتەمەریوانە ڕسمی ئۆزەلانی تێدا بوو زۆر خراپ بوو یعنی یەک ڕسم هەتا لە فەیسبوک دیتان ئەوە دەواازەیەک دەبیلەوەی بتوانن ئەو حزبەی کە دروست دەبی هەر پەکەکەیە بە ناوەشکە بتوانی لەگە ئەو ناوەندە جیهانیانە علاقاتی دیبلۆماسی و ئەوان ئەمریکا و ئەوروپا بتوان مامەڵەی لەگە بکەن کەەوە گورزەکی زۆر گەورە دەبی لە تورکیا گورزەکی زۆر گەورە دەبی لە تورکیا کە ناوی پەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێ هەمومان منتەین لە ساو خاڵش کە هاوڕێیان بۆ ئەوەی ڕۆژئاوا بتواندرێت ڕۆژئاوا بۆ ئەوی بتوانێت مامەڵەی لەگە بکرێ هەندەتی تورکیا بەبڕدرێ ئەخر بۆیە پێتان دەڕێم ئەمریکا و ئیسرائیل وانە لە پشت ئەو گفتوگویانوە بۆ کورد گرنگە براکەم ئەو زەلان ئەردۆغان و تورکیا هەر دەرێن پەکەکەیە و تیرۆریستن وان تۆ ئەگە لەگە پەکەکەی پێکاتوی چەندزەتت دەبی بچێ سەر ڕۆژئاوا
چه هەنجەتت دەبی هێرش بکەیە سەری چه هەنجەتت زەخت لە ئەمریکا و ئەوروپا بکەی بڵێ ئەنگۆ دەعمی تیرۆر دەکەن بۆیە ینی ئەوە دەواازەیەش کێ خاڵش کێ لە بۆی ناوی ئەوەی کە ڕۆژ ئاوا بتوانی لەسەر پێی خۆ ڕابۆسی ئەو کێشەی تورکیای لە کۆڵ بکرێتەوە و تونند و تۆڵ بکرێت لە بۆ پرۆژەی منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاڵش کە شاوڕیان ینی بە ویژدان بڵێن 50 ساڵاوانە خەبات دەکەن 47 ساڵە شەڕی چەکداری دەکەن وابزانم بەرحاڵ لە 75ەوە دروست بوونە 78ەوە ببوورە 78ەوە لە 83 دەستیان بە شەڕ کردیە کاکە ئەڵێن ماندی بووینە هەردوو لە بەجددی جێشی تورکیش ماندی بووە ینی کاکە خۆتاکەنجینێ هەر شەڕ ئەزان ئەو شەڕە لە بۆ من و تو قسەیە لە ئەمن گوتار دەدەم بەس خەڵکێک هەیە بە بەرەبا بۆ وێران بۆ ئەوچی باشوور ئەزانن ئازەری و ئەرمەن و ئەوانە نییە لە ئێران یعنی مەسەن لە مەدرسە هەندە برادەر و شت هەن ئەیانگوت پێیانگوتیانگۆ زۆر نەکبەتن هەموو وڵات و شارەکەی خۆتان وێران کرد بەهۆی شەڕی چەکداریەوە ئەمە هیچمان نەکردووە هیچ وێران نەبووینە کاکە کوردستان وێران بوو گەنجەکانی وێران بوو اقتصادی وێران بوو ئەو خەڵکە هەموو دەربەدەر بوو یعنی ئێستا بەلای کەم 50,000 کورد لە زیندانە لەسەر کورد کە نیویان خەتی ئاپۆچینە نیویان خەتی هەشا کووردە ئەسە موقفێکی کوردایادی گیرەیە ئەو دەیانی وەکو سڵاحەدین دەمیشتاش نازانم چێ ئەوانە هەموو لە زیندانن کاچ خۆم ئەوانە بێنە دەرێ ئەزانن چ هێزەک دەداتە کورد لە خەباتی پەرلەمانی سیاسی و بە تایبەتی کە ئەگەر ئاشتیەکە بەرقەرار بی یعنی کورد ئێستا 58 کورسی هەیە من یەک نمونەتان پێبێنم لا ئەوەی انتخاباتی 2014 کە گوتیان ئاشتی هەیە بەس گوتیان ئاشتی هەیە کورد هەمووتان لەبیرتانە 82 کورسیان هینە ئەی ئەگە ئاشتی بەرقەرار بی پێتانوانیە دەیگەێنتە 100 کورسی بەلای کەم ئەزانن 5 میلیۆن کورد هەیە یعنی یەکێک لەو کارێمە قادر 5 میلیۆن کورد زیاتر لە ئەستەمبۆڵەیە کاکە ئەگەر بزاندرێ ئاشتی هەیە زوڵم نییە خەڵکێکی زۆر هەیە هەڵپەرستە ئامادە نییە بێتە دەنگ بداوەکو دەزانی خەتەرە بڤەیە ئەمە ژێرە ئێستا مەسەن خەتەرین بەس با ئاشتەواییە کەبی پارتیوێکیتی بڕوخێ بزانە چۆن مامەڵەمان خەڵک لەگە دەکاتن بەس کە لێمان دەدرێت پەنجەی دەست دەمینینەوە یعنی وایە لە تەعەسوفەتی دەیانگۆ 20,000 کورتەیە کە پیرۆسوریکا و گلاسنۆز دروست بوو 1.5 میلیۆن کەس خۆی گوت کووردە یعنی لە ئاشتی دیتان هۆلیا ئۆفشەر گوتیم کوردم شار کەمالعادە بێش لە 2000 دەیان کەسایەتی خۆیان ئەمە کوردین کاگڕزگاری مەکتەب مەسئول ڕێخستنی هەڵبژاردنەکانی یەکێتی یعنی لە دیدارەکەش بازە ئەگوت کە چوونەوە کەرکوچیە بدات و دەیان سەرۆک عەشیرەت دەیگوت ئەمە کوردین ڕەچەڵەکەمان کووردە لۆ کە دەسەڵاتت هەبوو خەڵک زۆر دەگۆڕێ بۆیە ئەو سەرکەوتنەچی ئەوەش سەرکەوتنەچی معنەوی گەورە دەبیتن و ئەو هەموو خەڵکە بەردەدرێ کاچ خۆم خەڵک پاوسەک دەکرد 50 ساڵە لە خەبات و تێکۆشاندانە جێشی تورکیش تاکە سێ نازانم ینی لە تریلیۆن دۆلاری زیاتر خەرجیان بووە اقتصادی وێران بووە ئەبێ تورکیش گەیشتە قەنەعەتە پەکەی پێ لە ناو ناچی عەرەقەی کوردی پێ لە ناو ناچی وەزعی دەولی وایە تەنجی ینی گەورەترین گرێچێرەیەوێ بۆی ئەوردو لە ماندی بوونە پێویستیان بەلای کەم بە پاوسێکە بەس ئەلۆ پاوسە مانایەوە نییە شەڕ بە تەواتی ڕادەگیری مانایەوە نییە حقوقکان تەواو بەنیێتە چی پاکەوە دەچن شەڕە ئەوە شەڕە گفتوگۆ دەکرێتن و لە هەر لەحزەیەک شەڕ دەست پێ بکاتەوە دەست پێ دەکاتەوە یعنی ئەوە نییە کە ئەوزەران گوت چەکدا بنێن ئیتر ئاەتی قورئانە قابلی گۆڕانکاری نابی چکو 2013 بوو یان 14 بوو خطابیدا لە نەورۆز گوت چەکدا بنێن بۆ ئەو شەڕە 12 ساڵیش بۆیە ئەو کەسانێک کەوە دەرێ من پێتان بڵێم ڕاست نییە و کورد وەزعی زۆر باشە دەولی و دیتیشتان هەموو دنیا لە پشت ئەو کەیس ئەو گفتوگۆیەیە و تورکیا بە ناچاری هاتە پشت و بە تایبەتی ئەردۆغان زۆر متەڕەددە ها لە هەر لەحزەیەک و دەوڵەتی قوڵ هەرچەندە پێ ناچیتن چکو دەوڵەت باخچەلی بەخۆی لە پشتە کە نوێنەری دەوڵەتی قوڵە بەڵام گومان هەیە لەسەرەوەی کە کوشتیان یعنی واردە تێچ بچیتن بەس ئەوەی کە گوترا لە 24 سعات 36 سعات 48 سعات یەکەم چەکدا دەنێن وەکو ئاش بەتاڵی ئەفتا کۆناوازبین قسەکەوە بن بە تایبەتی کە ڕێخستنی ئەو ئاپۆچیانە
باوەڕی حزبی خۆیان وش پارتیوێکێتی نین هەرێ هات ئەوانە دیتان ئۆزەلان گیرا تەسلیم نەبوون یعنی کۆمەڵک خەڵکی بە باوەڕن و ئەزمونشیان لە گفتوگۆش پەیدا کردیا و وەزعیشیان زۆر خراپ نییە و ئەسڵان زۆر باشە داگیرکەری کوردستان وەزعی زۆر خراپە هاوڕێیان ئەجە بۆیە ئەگەر ئەوەش بی دەبنە حزبشکە دەسن ناو کەسەکەی کە خوا دەزانین چەند بەرەنە بە شەرەف کەس تیان ناگە 50 ناویان هەیە 50 ناو ئیتر هەر ئەوەندەیە لە تونند و تیژەکە کە بۆ کوردیش قازاند یعنی بەڕاستی خوێن ڕشتن هەر مۆدیریشی نمایە ئەگەر بکرێ بەڵام هەمووشمان لە یادمان نەچی ئەو ئاشتەی بەرقەرار و بەششی بە ئیرادە و بە خوێنی شەیدان و بە چەک بووە بەڵام کاکە مۆدیری نمایە کورە چێ لەو چیایی مایە لەوانە زیاتر بەخوا شێر و پڵنگ و ڕیوی ئەوانە لەگەوان دەوێن دەرن چێ لە هەموو دنیا لەوە مایە هاوڕیان دوایی شت کە لە هەمووی گرنگترە دەمێ پێتان بڵێم ئەمن ڕامگەیاندیە بەرپرسی شمنەوە خۆواڵە لە دووسێ سەرچاوەش زانیتم و دەمەچشە زانیتم پارتیوەچەتی نهایەتیان هەردێ بەس ئیتر شێوازەکەی چۆن دەبی چۆن نابی من ناسانم بەڵام دڵنیا بنەوەی وەزعیان تا بڵێ خراپە بە تایبەتی لەگە ترامپە شێتی یعنی ترامپ یەکش دەزانی پارە بزنس مانی هەمومان دەزانین ئێکاکە هەری لە یەک خاڵدە یەک جملەدا قسەی برادەرێکی خۆم نییە سوودانی پارەی لە کنیان مەسرور بارزانی عێراق پارەی لە کنیان هەرێمێک ناتوانی مەعاشێک بدە هەرێمێک نەوتی هەبوو نەوتەکەشان نێوەگرتیتەوە ئەو بۆ ڕێی دەڕوا پارەکەی نادەوە ناو جیژوانی سۆمۆ دەیفرۆشی هەرێم هیچ خاڵەکی نییە لۆ ترام برێ با بە ئەوە دەدەمێ ترام وایە دەرە چم دەدەیە پارەی دەوێ پارەی دەوێ قازانجی دەوێ بەخۆ بە ئیلۆن ماسک کە حکوومەتی مسەغەری یعنی کابینەی مسەغەری ئەوەنە ئەو دۆ بڕیاردن هەمووان کرد ئەوەیە چت هەیە مەسرور بارزانین چت هەیە پاڤلە شێت چت هەیە بەجددیمە چتان هەیە هیچیان نییە مۆد لای ترامپ کە سەرپەرشتی ئەوە دەکا ئەوروپیەکانی زۆر لە پارتی یەکێتی وەڕزن هیچ نموزەشی جوانیشان پیشان نەدایە هیچ کاتیشیان نییە بۆیە کۆتاییانە بۆیەش ئەوە بەنا ئەو میلەتە فەقیرە کەتینە لە ئاو لە کارەبا بزانە چ حەشر بە خەڵک دەکەن کورە بلاهی تازە جێمنەوەک بوو ئەڵێن کارەبا یعنی بەقەت کریخانی زیاتر دەبێ ئەوی تاقەی شەمسیش ببەستی ساڵانە 500,000 دینار غرامەی لێوەدەگری بەڵام لە هیچ قەحپەخانە و مەلهەخانەیەک وەرناگیرێ ئەوە دەیمەن سەریش ئەوش بە کۆڕەک وا بە ناوی حکوومەت دەرۆزەی لە بۆ دەکرێت پارە خڕ دەکرێتەوە بە ناوی قەوانین و حکوومەت بارەحان هاوڕێن بۆیە عێراق وەزعی فولە کێرڤی بەرزە اقتصادێکی بە قووەتی هەیە قانونی هەیە هەرێم هەموو شتێکی خراپە خەتەرترینی هاوڕێیان ئەمن دەمەوێت پێتان بڵێم خەتەرترینی چ دەکەن ئەوانە دیگە لەو 34 ساڵەی کە یعنی نموزەجێکی ئەوەندە خراپن ئەوەندە مراهق بوون لە هەموو ڕوێکەوە کە کەس دۆستیان نمایە ئەوەی هەیە شکلی موقەتە ئێستا نەوت ئەو تەنچیە بن لە فرۆش نەزان چ دەکەن یەکێک لەوانە ئیدارەی ترامپ یەکێک لەوانە ئیسرائیل زۆر لەیان پەستن ئەوە نەوتی ئێران و دۆلار لە بۆ ئێران دەبن چۆن ئەو نەوتانای کە مەسەلەن ئەلەن هەر تەنچی 36,000 لیتر دەگریت مەسەلەن 12 و 16,000 تێدەکەن لە عێراق لە هەرێمی کوردستان دەڕۆن مۆری بە ناوی حکوومەتی عێراق لێ دەدرێ بە ناوی ئەوەوەی حکوومەتی عێراقیش لە هەندێکی بەشداریانە دەچن پارەی دەچن لە ئێران 20,000 کە تێدەکەن ئەو 20,000 لە بەندەری ئیمام خومێنی وتیان بەندەری من نازانم هاوڕێیان بەڕاستی و زانیاری لۆم دەوێ ئیشی من نییە ئەو ئیشیان دە کەسێک بەس لەوێ دەفرۆشن پارەکەی بە دۆلار دەدەنە ئێران نەفتیان لۆ دەفرۆشن ئەمریکا و ترامپ و ئیسرائیلیان گڕیان گرتیە یعنی چەند دەکەن ئەوانە وەکو خەتی ئاپۆچینین خۆیان یەکلا کردەوە کاکە خاوەن قراری خۆیانن دەست لەو کون لە ئەو کونی نابن بڕوار کە لەو ماوانە هەندێک هەواڵم بڵاو کردەوە ئێران جێی پارتی گرت بوو من بەرپرسم لەوە یعنی لەسەر هەواڵێکی ئێمە کە سەردانی شوێنە وڵاتە چیان کرد ئێران زۆر تووڕە بوو 2-3 جار لە میدیا فارسیەکانیان باسییان کرد یعنی ئێرانیش لێیان دوو دڵە
مترددة ئەمریکا ئەوروپاش بە تایبەتی ترامپ کاکە ئەو لە دوو بزنسە ئەو لە دوو وشکردنی اقتصادی ئێرانە ئەو لە دوو هەردوو قاچ و هەردوو دەست شکاندنی ئێرانە کاکە ئەوانە دۆلاری لۆ دەفرۆشن نەفتی لۆ دەفرۆشن تێم دەگەی گەمەی سیخوڕی لە بۆ دەکەن زۆر لی پەست خۆیان بەو لایەدادەن ئێرانیش دەوڵەتەکە سڕوتڕی لە جنسیەوە لە پارەوە لە هەموو شتێکی ئەوانەی دەکەن بڕوا بکەنی هەفتاکانی پارتی دەکەن ئەو نێتیرە ڤیدیۆ هەیە من بەرپرسمەوە ئەی هەشتاکان و نۆهەتەکانە چەندە ئی نێچیریان نەکنە بەنمونە بۆیە نێچیرەوە نەکڕنۆش دەبا ناقت نییە کاک نەسیر وەڵا عیاد دەچیت وەچی نهادی مامەت بەهەرحاڵ قەزدم لەسەدەی ئەنی بۆیە عێراق وەزعی زۆر ئەوەیە عێراق بەرنامەیەکی هەیە کە ترامپ دەمی ترامپ و عێراق ترامپ حەزی لەوەیە چێ پارەی دەداتێ بێگومان سوودانی پارەی دەداتێ بۆیە لای گرنگ نییە حقوقی کورد ئەو شتانە هیچ لە ئیدارەی ترامپ مافی مرۆڤ هیچ هەندە گرنگ نییە بەڕاشکاوی بڵێن یعنی ئەوەی لای گرنگە بزنس مانی عێراق دەیانداتێ و مامەڵە لەگە عێراق دەکەن و شەریکاتی ئەمریکی و ئەو بەریتانی بۆ خۆتان دەزانی هیناکەن و هەرێم هیچ کارتەچی نییە جگە لە قسەی بریقەدار و شەڕی داعش و هاوبەشی مێژووی هاوبەش و نازانم ئەو شتە ئەوەش ناخوا لای ترامپی ئەوە دیتان ئەو کڕانایە پشتیان تێکرد تووشی ئەو هەموو ماڵوێران پشتەکە ئەوە بۆیە ئەگەر هەیە هاوڕێیان ئەوە بەرنامەیە ئەمن کە پێتان دەڵێن بڕوا بکەن لە شوێنی زۆر هەستیارم زانیە دەمە چشە سوودانی بەرەو خەتی ئەمریکا دەڕوا بەرەو خەتی ئەمریکا دەڕوا هەشت و ئەوانە من نازانم چیان لێ دەکەن بەڕاستیان یەکە تەحلیل دەکە بەس ئەبێت حکوومەتی عێراق لە ئێران دوورکەویتەوە ئەبێ پارتی وێچێتی دوورکەونەوە ئەوە قورسە ینی بەجددیمە ئێران دەوڵەتێکی زۆر زلهێزە ئێستاش ینی قورسە لە ئەو دوو ئەوانش هەموو تێ ئاڵینە ئەوانیش بە خۆتەزان ئەمریکا ئەوروپا لە دوای سووریا ئیتر دێنە سەر عێراق و ئێران و لەسەریشی ئیش دەکەن ئەوانش هەر ئەو شتان دەکەن سوودانی ئێستا زۆر ئەم دەکرێتن لەلایەن خەتی ئەمریکاوە ئەوە زانیاریە ینی سوودانی بەرەو خەتی ئەمریکا دەڕوا دەوێت خۆی قوتارکە باشترین نمونە وەزیرێکی کۆنی زراعی عزبی بەعسی هینایتەوە کەەوە دژی ئەوەی قانونی ڕشکردنی بەعسیشە بەس لە پێناوی ئەوەی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە سوان دەیانەوێت لۆ هەندێک لە بەعسیەکان بینەوە لە دژی ئێران لە دژی ئێران ئیتر بەرنامەی وا هەیە حکوومەتێکی مەرکەزی بە قووەت دروست بکرێ کورد ئەو فیدراالەتی لێوەربژیرێتەوە ڕەنگی بڵێن ئەو دەستورە کورە دەستور ئەم نیش پرسیم وتم بابەوە دەستورتی ئەو جارە درێتە انتخابات دەدرێتە انتخابات عەرەب 1970 ببورن 85 یان 86 عەرەب کورد 14 ئەگەر هەمومان بچینە دەنگدانس کورد 14 لە دەستور وتیانەوە دەستوری ڕقی پێدەگۆترێ کە دەبی بدرێتەوە دەنگدان لە دەستوری ڕق کورد دەدۆڕێ لە ئێستفتانیا عێراق نازانم 40 میلیۆنە چەندە کورد 80 میلیۆنە خۆی بکوژی ئەگەر هەمووی بستە دەنگدان کوردستانیانە قەومی ئیش بکە 14 لە دەستور دەیگۆڕن هەر زۆر بەبەسیتە بەرنامەیان هەیە ئەمن ئەوە دەڵێم سیرکەن ئەو وەزعی ئێستا هەیە ئەو هاوچشانە ئێستا هەیە ئەمریکا ئەوروپاش لایەن گرنگ نییە بێزار بوونە لەو حکوومەتی هەرێمە بەس سەرۆکاتی هەرێم دەهێڵدرێتەوە لەگە ئەنجومەنی پارێزگا کاک مەسعودیش وەکو مدیرە ئام تەقاعود دەبیت لە من وەگرن کاک مەسعودیش وەکو مدیرە ئام تەقاعود دەبیت ئاژانسی هەواڵەکانی ئاژانسی پاراستن و نازانم هەمویان دەخەنە سەر حکوومەتی مخابەراتی عێراقی نقەش بکەن مەلەف عازرە تجارەتی نەفتیان کردیە زائیدەن دراو ئەمریکاش لە پشت ئەو شتەیە دراوی ئێرانیان سپی کردەوە بۆیان ئامادە دەکەن گەندەڵی دەیان مەلەفیان هەیە ئەمر قەبزیان وەکو ڕفراندۆم لۆ دەردەکەن من بەرپرسم لەو شتان هاوڕیان ئەو قسانە دەڵێم ئەزانم لە چێوە لە بۆمان دێتن چێ پێمان دەڵێ ئەوە بەرنامەیە لە ئەو حکوومەتە ئەو باشوورە و ئەگەر هەیە حتا شنگال و بەشێک لە بادینانیش تەسلیمی ڕۆژئاوا بکرێت ئەو باش بزانین پارتی وێچێتی 34 ساڵە بەس خەریکی قۆڵ بڕین ئەوەن یعنی حکوومەت حتا ئەو مەعاشە کە پارتی دەڵێت تشقل ڕاستەکە
حکومەتی عێراق ماوە هەنجەتێک دەبینتەوە ڕاستەکە لۆ لەبەر ئەوەی هیچ کاتیان ما لەبەر هەموو خەڵکیان فرتفێرە حکومەتی عێراق مەسەن دوێنێ پێرەیە هاتیتە برایم خەلیل پارتی ڕێی نەدایە ئەی کاکە وەڵڵا لە ئایندەیەکی نزیک وەک چیماری پێتانوە دەدا هەمووشمان ئەوەندە بێزاری نەو دەسەڵاتە ئەوەندە بێزاری نەو دەسەڵاتە یعنی سبەی حکومەت بڕوخێ بڕوا بکەن برێن ئاژبەتاڵیان کرد کەسمان وەکو خەتی ئاپۆچی پێمان ناخۆش نییە وەکو ئەو بەیاننامەی ئۆزەلانی کە ڕۆژێکەکەم هەموو خەڵک هەبوو زۆر پێتێکچ بەخوا خەڵک هەلهەلە لێ دەدا بڵێن ئەو حکومەتە هەڵوەشاوە لەبەر ئەوەی ئەوە حکومەتی خەڵکی کوردستان نییە حکومەتی ئارینە حکومەتی پاڤل و کۆبانی کوڕیتی حکومەتی مەسعود و مەسرور و وەیسە و نازام چێ حکومەتی فازل میرانی و کوڕەکانی کۆسرە ڕەسوول بە کاکە خەڵک 34 ساڵ بێزار بوو لە شتیخە بەمەشەوە دەڕوخێ نامینێ چێ خەممانە لە کاتێکدا زۆر خراپە ها دەستکەوتە چی قەومی بەڵام ئەتو 34 ساڵە دەبینی چ لە بۆ ئەو حکومەتە ئەوانە بوونە ملیاردێر خەڵکی کوردستان ئاوا ڕووتایتەوە یعنی ئەمن چ بە مۆزەفەک بڵێ مەسەلەی قەومی ئەم لێرە وەزعم باشە خەمی قەومیشمە قەت لە پشتمان تێ نەکردیە بەس ئەو حکومەتە وای لە خۆ کردیە سبەی بڕوخە یەک کەس ئەوە نییە بۆیە منجە منج بکەن ئەمر قەبزیانەوە دەرەکەن وەکو ڕیفراندۆم قانونی دراویان دۆلاریان سپی کردەوە لە بۆ ئێران نەفتی قاچاغیان بردیە بە دەیان ڕێگا دەیانگرن دەیان ڕێگا دەیان ئەویان هەیە و دڵنیاش بنەوە ئەوە بەس ڕەنگی 5-6 مانجیش کە ببات ئەو هاوکێشەی ئێستا هەیە ئەو حکومەتی هەرێمە دەبتە ئەگەر حکمی زاتێکی ئەفتاکاریان پێ بدرێت سەرۆکاتی هەرێم و لەگەن جومەنی پارێزگاکانیان لۆ دەهێڵنەوە و هەندێک شتی شکلی من نازانم ینی هاوکێشەکان دەگۆڕێت ڕووداوەکان زۆر خێران بەڵام ئەو بەرنامەی ئێستا هەیە ئەویان لە یەکرێم لە قەبزشیانەوە دەرەچێت ئەو پارانەشان بەشی زۆری لە بلۆک دەکرێت چ لە عێراق و ئەوە بێت چ لە ئەمریکا بەشەکانێت دەگیرێتەوە و هەموو سیستەمە دیکتاتۆرەکان بەشی ئەوەیە ئەوە خەبەرە هاوڕێیان نەک تەحلیلی قادر نادریان درۆتان نەگە بکەم چکە من نامەوێت بۆ خۆشتان دیتان لە ماوەی ئەو چەند ساڵ ئەو 2 ساڵەی کە زۆر ئاوە بوومە خەبەری من 100 ڕاست دەرچووە لەبەرێم دەزانم سەرچاوەکان چێنە وەزعی پارتیۆچێتی زۆر خراپە زۆر خراپە سەیریان مەکەن هەر لەبەر هەندێکەوە دەبینی کوبوونە قەشمەر بەدەست عێراق مەعاشیان پێ نادرێ مەعاش کرد و باڵیان کراینە هیچیان نمایە بۆیە ئەوان ئەو ماوەی هەیتیان بەنا ئەو میلەتەی کەتینەدەیان ڕوتێنەوە برارڕۆ چ لەو هەولێرەی دەکرێتن چۆن لە هەموو دەواعیرەکان یعنی یەک بەدە زیاد بوو باش دەزان هەڵدێن باش دەزان زۆریان نمایە باش دەزانن کورە خراپە مەکەن ئێستاش خراپە مەکەن مەسئولینی پارتی بەرپرسە ئەمنیەکان هاوڕێیان ئەوە زانیاریە بەشە چیرەکنە من خۆشحاڵ بووم شەو درەنگە لای دەزام لاینگۆ دادەنیشن بەس ویستم ئەو خەبەرانتان پێ دڵنیا بن ئەو ئەزمموی هەرێمە ئەزممونێکی تێک شکاوە زوو درەنگ تێک دەشتێ و خۆشیان پێچان ناکرێت کورە برا ڕۆس 25 ساڵە من جێم لە چاکسازی دەبی هیچیان نەک پێیان نەکرە خراپتر دەبن بۆیە وەزعەکە لە باشوور بەرەو خراپی دەڕوا باز لە ڕۆژهەڵات بەرەو باش دەڕوا لە باکوور 195 ئاشتی بەرقەرار دەبێت و هێزەکی دەرەکی گەورە دیتان دەوڵەتە زل هێزەکان لە پشت ئەو ئاشتێن بەسمانای ئەوە نیەت یعنی 100%یش جێبەجێ دەکرێتن بەس ئەگەری جێبەجێکردنی گەلک زۆرەکە کێشەی کوردیش لە باکوور چارەسەر کرا تو ئەو هەنجەتانەی چکوت گەورە سەرسەختترین دژمنی کورد تورکیا کە تورکیا نەمینێتتر ئۆتۆماتیک یعنی ڕۆژئاوا باش دەبی لە باشوور من نازام ئەوەی هەیە ئێستا حکوومەتێکی مرکزی بە قووەت جارێ دروست دەکەن ڕانگی 2 ساڵی تر دوای ئەوە هەمووان لێکتری بدەن ئەو بەشانە ئەو بەرنامەی دەوڵەتی کوردی هەیە ئەوە زۆر ڕاستە هاوڕێیان یعنی بەجددی بەرنامەی دەوڵەتی کوردی گەورەش هەیە بەڵام ڕەنگی چەند ساڵێک بخایانی گرنگ لە ئێستاکەدا خەتی پارتیۆچێتی وەزعیان زۆر خراپە خەتی ئاپۆچی باشن سبەی ڕووداوەشکە ڕوودەدا من نازانم بەس ئەوڕۆ لە ئێستادا لە ناو هاوکێشەی دنیاە و بە تایبەتی ئیسرائیل کە محەڕیکی ئەو منتیقەیە کە دەبی بتە ئەوە دەوڵەتی ڕقم یەک ئێران و تورکیا هاوڕێیان تەواو ئێران و تورکیا کۆتاییان هات لە دەوڵەتی زلهێزەوە یعنی ئەوە زۆر جاری کە باسمان کرد نامانەوێت ئیسرائیل
ئەگەر هەیە کورد وەکو هێزێکی کاریگەر لە ئایندەی چەند ساڵی داهاتوو لە منتیقە سەرهەڵ بدا وەکو پاڵپشتێک لەگەر ئیسرائیل بەجددیمە ینی ئیتر بەرەو دەوڵەتیش هەیە ینی پرۆژەی دەوڵەتیش هەیە بەس لە قۆناغ بە قۆناغە قۆناغ بە قۆناغە یەکەمدا کێشەی کورد چارەسەر دەکرێت حقوقی مواتەنە ڕەنگی لە تورکیا بدرێت لە دیموکراسیات مافی مرۆڤ یعنی تورکیا ئەو کە ئەوە دوای ئەوە هەموو ئەو بەشانە ئەوە پرۆژەیەکە یعنی ئەمن لە سێ سەرچاوی زانیتم کەوانەی متابع دەکەم شەوت شاد کاتێکی خۆش دنیایەک ڕێز و خۆشەویست